گفتوگۆکانی حکومەتی هەرێم و بەغدا لە سەر پرۆژە بودجەی ساڵی 2020 بەردەوامە و ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بە پێویستی دەزانێت هەرێم لەگەڵ بەغدا ڕێک بکەوێت، چونکە خۆپیشاندانەکانی عێراق فشارێکی گەورەیان دروست کردووە و مەحاڵە ئەوەی لە ساڵی 2019 بۆ موچەخۆرانی هەرێم کرا بۆ ساڵی ئایندا درێژەی پێ بدرێت. ئەوەی کە لە 2019 هەبووە لە 2020 مەحاڵە دووبارە بێتەوە، کەواتە پێویستەکە هەرێمی کوردستان نەوتڕا دەستی حکوومەتی اتحادی بکات لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە. جۆری ئیتفاقەکە ئەوەمان پێڵێ کە تا چە ئەندازەیە هەرێم لەگەڵ بەغدا ئامادەی ئەویان هەیە ڕێ بکەون. بە شێوەیەکی گشتی تا ئێستا سەقفی مەتالیبی هەردوو لا بەرزە، بەڵام ڕێکەوتنیش ئەگەری زۆری هەیە، چکە ناکرێ هەرێمی کوردستان یا فەرمانبەرانی هەرێمی کوردستان تووشی قەیران بکرێن، بۆیە هەرێمی کوردستان یا فەرمانبەران تەحمولیەوە ناکەن کە جارێکی کە بگەڕێنەوە چوارگۆشە یەکەم و موچیان نەبێ. خوازیارین کە هەرێمی کوردستان نەرمی بنوێنێت، چونکە ئەوەی کە لە 2019 ئەو نەرمی بەرامبەر بە هەرێمی کوردستان و پەرلەمانتارەکان ئەو نەرمیانوان لە ئێستا خۆپیشاندانەکانی بەغدا و بە تایبەتی خۆپیشاندانی 25 ئەم مانگە 25دا وا ئەکا کە پەرلەمانتارەکان نەتوانن ئیتر ئەو نەرمیە بنوێنن بەرامبەر بە ئەو خەرجیانەی لە هەرێمی کوردستان هەیە، چونکە بەڵێنێکی زۆر دراوە بە خۆپیشاندەران و ناوچەکانی دیکە کە خزمەت گوزاریەکی زۆریان بۆ بگەین. ئەمەش پارەیەکی زۆریەوێ، بۆیە عێراق ئامادە نابێ پارە لە شوێنەکانی خۆی ببڕێ بیدا بە هەرێمی کوردستان. ئەندامێکی فراکسیۆنی پارتیش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێی وایە هەولێر و بەغدا پێویستیان بە یەک هەیە و دەبێت بۆ بەرژەوەندی هەردوو لایەن ڕێک بکەون. وڵاهی ئێمە بەگشتیڵێن باشترین چارەسەرەوە ئێستا ڕێکەوتنێکە بێ، ڕێکەوتنەکە بۆ هەردوو لا باشان، بۆ عێراق باشن، بۆ هەرێمی کوردستانیش باشە. ئەنسان عێراق بۆ هەرێمی کوردستان گرنگە، مەسەلەی داراییە، مەسەلەی تاواوکردنی یەکتریە، مەسەلەی با بڵێن بەسایلی ئابووری و بازرگانی زۆر شتێکەیە، بەڵام عێراقیش هەرێمی کوردستانی بەلاوە زۆر گرنگە. هەرێمی کوردستان جوغرافیەکی زۆر مهمە لە عێراقا، سنووکی فراوانی هەیە و نفوسێکی زۆری هەیە و سەرچاوێکی زۆری هەندێک داهاتە بۆ عێراق، جگە لە سەرچاوێکی گرنگی بازرگانیشە و سەقامگیری پەیوەندەکان بۆ هەردوو لا سوودی هەیە. بەڵام ڕێکەوتنەکە بە چ لایەنەگە بێ ئەوە گرنگەکەی. ئەجا گە ڕێکەون لەسەروی کە هەرێم خۆت نەوە بفرۆشێ یان نەوتەکە با بە عێراق و بودجەی کامل وەرگرێ، ئەوە من تۆ سەرەوەی کە تا چرا دەیەک ئەو ڕێکەوتنە پێوەستە بێ بە داخوازیەکان یا بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان. ئێمە وایە بینین کە ئەگەر ڕێکەوتنێک بێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ کە هەموو پێداویستەکانی هەرێمی کوردستان دابین کە ئەوە مافی خۆی لە بودجەیە بەتەواوی بات، بەتەکید حکوومەتی هەرێمی کوردستانیش من واتەیەکم کەوان ئامادەن بۆەوە. بەپێی زانیاریەکانی پەیام شێوازی ڕادەستکردنی نەوت بە بەغدا و قەرزەکانی هەرێم و داهاتی خاڵا گومرگیەکان خاڵی ناکۆکی نێوان هەولێر و بەغدایە. حکوومەتی هەرێم داوا دەکات کە خۆی نەوت بفرۆشێت و پارەکەی لە حسابێکی بانکی لە دەرەوەی عێراقدا بنرێت و لەوێەوە بەغدا پارەکەی وەربگرێت. بەڵام بەغدا بەم داوای حکوومەتی هەرێم ڕازی نییە و دەڵێت دەبێت هەموو نەوتی عێراق لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە بفرۆشرێت و لەژێر چاودێری دەستگای چاودێری دارایی عێراقدا بێت. هاوکات حکوومەتی هەرێم داوا دەکات کە داهاتی خاڵە گومرگیەکان لە چوارچەوەی داهاتی نوێخۆی هەرێمدا بێت، بەڵام حکوومەتی عێراق داوای ڕادەستکردنی داهاتی هەموو خاڵە گومرگیەکان دەکات. ئەمە بەدەر لەوەی قەرزەکانی سەر حکوومەتی هەرێم خاڵێکی دیکەی ناکۆکی نێوان هەولێر و بەغدایە کە حکوومەتی هەرێم بە 24 ملیار دۆلار قەرز خەمڵان دوێتی و داوا لە بەغدا دەکات ئەو قەرزانەی بۆ بداتەوە. گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا سەبارەت بە بودجەی ساڵی داهاتوو پرسی ڕادەستکردنی نەوت لە کاتێکدایە کە دەبوو 15 مانگە ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 ئاڕاستەی پەرلەمان بکات، بەڵام تا ئێستا پرۆژە یاساکە نەگەشتووەتە ئەنجومەنی وەزیرانیش. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.